بەڵێ کاک محەممەد کاتە و باش ماوەی دوڕۆژە بێ گەنجێک لە هەولێر لەسەر دەربڕینی هەندێک ناڕازی بوون وەک خۆی داڵێوە هەندێک لە چالاکوانەکانی شاماژەی پێدەکەن کە لەسەر دەربڕین ناڕازی و داواکردنی دادپەروەری و چاکسازی هەروەها ئەو بێدەنگی کە لە هەولێر وەک خۆی باسێکە کاڵێمە بێدەنگی لە گرتە ڤیددیۆیەکە داگەر جەنابەت بینی بێتت خوێندنەوەی بۆ ئێوە بۆ ئەوە چییە گرتنی حاڵەتێکی وەها گەنجێک لە ڕووی یاساوە هەروەها لە ڕووی مافەکانی مرۆڤەوە چۆن لێکی دەدەنەوە؟ ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆم دەرفەتە. دیارە ئێمە وەکو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ بارچی خۆمانی دەزانین، چاودێری کۆی پرسەکانی پەیوەست بە ڕەوشی مافەکانی مرۆڤ دەکەین لە هەرێمی کوردستان. ئەوەی سەبارەت بەم گەنجاش کە بە ناوی شیڤان ئازادە، دیارە ئێمە هەر دوای ئەوەی کە هەواڵی دەستگیرکردنی ئەم گەنجە بڵاو کرایەوە و بەهۆی ئەوەی کە ئێمە هەمیشە ڕێزمان لە بڕیارەکانی دادگا و یاسا گرتووە، ویستمانە کە بزانین هۆکارەکانی دەژیرکردن چیە و نەمانویستیوە هەمیشە پێش ڕووداوەکان بکەوین و ئەوە بوو بە فەرمی دوای ئەوەی کە خۆمان بە دوواداچوونمان دەست پێ کرد لەلایەن چەند خەڵکێکەوە داوامان لێکرا و لە شێوەی سکاڵا بۆمان بەرز کراوە کە وەکو دەستەی مافی مرۆڤ ئەرکمان چیە و بە دوواداچوونەکانمان چیە. ئەوە بوو ئێمە ڕاستەوخۆ بە فەرمانی بەڕێسەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کە بە دوواداچوومان بۆم کەیسە کرد و بڕیاری تیمێکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ درا و ڕاستەخۆ ئێمە بەر لەوەی تیمەکەمان سەردانی گرتوخانەی ناوەندی هەولێر بکە پەیوەندیمان لەگەڵ بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر کرد و دواتر تیمەکەشمان سەردانی ئەم شوێنیان کرد. ئێمە ڕوونکردنەوەکمان بڵاو کردەوە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ، ئاماژەمان بەم ڕووداوە کردووە و پشتیشمان بەستوو بە ڕوونکردنەوەکەی بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر. ئێمە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە بابەتەکە ئەوەی کە بڵاو کراوە و لە ڕای گشتیش بڵاو کراوە و ئەوەی ئاماژەی پێکراوە دیارە گرتنەکەی دەژیرگرتنەکەی لەسەر بڵاوکردنەوەی ڕای ئازاد یاخود بابەتێک بووە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە لە پەیزی تایبەتی خۆی باسی لە کۆمەڵێک شت کردووە. بۆیە ئێمە بە ئەرشی خۆمانی دەزانین وەک داکۆچیکردن لە مافەکانی مرۆڤ، وەک داکۆچیکردن لە ڕای ئازاد بە دوواداچوونی ئەم کەیسەمان کرد و ئەمڕۆ تیمی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ وەک یەکەم دەستگای فەرمی لە هەرێمی کوردستان بۆ بە دوواداچوونی ڕۆژی مافی مرۆڤ تیمی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ئەمڕۆ سەردانی گرتوخانەی هەولێریان کرد و دیداریان و چاویان بەم گەنجە کرد و لە هۆکاری دەژیرکردنەکەیان کۆڵیەوە کەیسەکەیان بینی و باشە گەیشتن بە چه ئەنجامێک کاک محەممەد، ینی گرتنی ئەم گەنجە ئێوەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ، ینی دوای ئەو لێکۆڵینەوەی کە جەنابەت باسی گەیشتن بە چه ئەنجامێک، ینی گرتنی ئەم گەنجە لەسەر ڕادەربڕینیان لەسەر هەندێک ناڕازایی تا چەند یاسایی بووە. من پێم باشە ئەم بابەتە بە هەردوو ڕەهەندیەوە سیر بکرێ، ئەوەی کە پێیوەستە بەوەی کە ئەم کەسە کارمەندێکی پۆلیسە واتە ئیلتیزامێکی فەرمی هەیە لە دام و دەستگایەکی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەستگایەکە دەستگایەکی سەربازی یاخود بڵێن پۆلیسیە. ئەمە جگە لەوەی دوای ئەوەی کە لەلایەن خودی بەڕێوەبەراتەکەی کە بەڕێوەبەراتی بەرگری شارستانیە لە شاری هەولێر لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک دەهێنرێ و ئەم لیژنەیە ڕاستەخۆ خۆیان بەپێی مادەی 433 لە یاسای سزادانی عراقی بڕیاری دەستگیرکردن و ئیحالەکردنی بۆ ئەم گەنجە دەردەکەن. ئەوەی بەلای ئێمەوە سەرنجە دیارە ئێمە لە ڕوونکردنەوەکەش ئاماژەمان بەوە کردووە کە ئەم مادە ئەم بڕگە یاساییە بڕگەی یاسای سزادانی عراقیە کە تایبەتە بە تەشهیر کە بە تۆمەت یاخود بە تەشهیر. ئەوەی ئێمە بەلامانەوە سەرنج بوو و لە ڕوونکردنەوەکەی دەستەی مافی مرۆڤیش ئاماژەمان پێ کردووە لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 6 ساڵی 2008 تایبەت بە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن هەیە کە لەم یاسایەدا ورد و دریشتی ئەو بابەتانە شی کراوەتەوە کار هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان پابەند نەبێ بەم یاسای یاخود بە شێوەیەکی گشتی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئامێرەکانی پەیوەندیکردن ڕۆژنامەکان گۆڤارەکان هەر شتێکی فەرمی یا نافەرمی بەکار بهێنێت بۆ تەشیرکردن یاخود جنێودان یا هەر بابەتێکی دیکە ئەم یاسایەکە کاری پێدەکرێت. واتە بۆچی کاری پێ نەکراوە بەپێی مادەی 433 لە یاسای سزادانی عراق دەستگیر کراوە، بۆچی بەپێی ئەو مادەی کە جەنابەت باسێکێ دەستگیر نەکراوە؟ پرسیارەکە ئەوەیە دیارە ئەمە جگە لەوەی کە بەڕێستان دەزانن ئەمە بەهۆی ئەوەی کە لە سلکی سەربازیە کەواتە ئەمە دادگای تایبەتی سەربازی شەیە کە دادگای بەڵام لە کاتی قسەکردن ئەو لە دەوامی خۆی نەبووەواتە لە دەرەوەی دەوامی خۆی بووە.
بەڵێ ئەمە ئەوەی کە گرنگە ئەمە کارمەندی پۆلیسە یعنی ئەگەر بێت و ئەمە سکاڵایەکی فەرمی لەلایەن هەر جیهەتێکەوە لەسەر بێت یاخود بڵێن جیهەتەکە ئەگەر ئەم کەسە لە گرتە ڤیددیۆیەکە ناوی حکوومەتی هێنابێ وەکو موسسەیەکی گەورە ئەگەر پارێزەری حکوومەت سکاڵای هەیە یان هەر حیزب و لایەنێک سکاڵایان تۆمار کردبێت لەم کەسە ئەم کەیسە دەچێتە دادگا دواتر دادگا بەپێی یاسای ژمارە 6 ساڵی 2010 خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەم کەیسە و دۆسیەیەدا بکات بەڵام ئێمە بینیمان کە ئەم کەیسە جگەر لەوەی ئیحاڵەی مەحکەمە نەکراوە لە خودی ئەم شوێنەوە لیژنەیەکی لێکۆڵینەوە دروست کراوە و هەر ئەو لیژنەیە بەپێی مادەیەکی یاسای سزادانی عراقی بڕیاری دەستگیرکردن و ئیحالەکردنیان داوە بۆ بنکەی گواستنەوە یاخود ناوەندی ئەمە بە تەندروست دەزانی کاک محەممەد ئەمە تەندروستە کە کردویانە ئێمە وەکو باسم کرد ئەمڕۆ تیمی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ سەردانی ئەم شوێنەمان کردووە و ئەوە ئەرچی ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ کە بەداخەوە ئێمە هەرچەندە من ڕەنگە لێرە گلەیەک لە دەستگا ڕاگەیانەکان بەگشتی بکەم بەوەی کە ئێمە لە دوێنێەوە دوای ئەوەی کە ئەم هەواڵە هەبووە زۆر خەڵک وای زانیوە بۆ نمونە کە ئیلا ئەگەر ئەوەی لە ئیعلام باز نەکرێ ئەمە دیارنی ئێمە لە دوێنێەوە هەم ڕوونکردنەوەمان داوە هەم داوامان کردووە کە ئەم کەیسە پێویستی بە بەدواداچوون هەیە چونکە ناکرێ کەسێک سەردانی ئەو شوێنە نەکا کەسەکە نەبینێ دۆسیەکە نەبینێ مادە یاساییەکان نەبینێ شیکردنەوەی یاسایی نەکا ناتوانێت لێکدانەوە و بڕیار لەسەر ئەم دۆسیەیە بدا بەڵام بەداخەوە ئێمە لە دوێنێەوە بینیمان دەیان کە چەندان خەڵک بێ ئەوەی کە ئاگاداری دۆسیەکە بن یا بچن مادە یاساییەکان ببینن تەنانەت کەسەکەشیان نەبینی تەنانەت پەیوەندیان بە بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێریش نەکردووە بەڵام لێدوانیاندا واق لەسەر ئەم بابەتە قسەیان کرد من ئێستا دەڵێم ئێمە ئەمڕۆ سەردانمان کرد کەیسەکەمان بینی هەموو چوارچێوە یاساییەکانی ئەم کەیسەمان وەرگرتووە لێکمان داوەتەوە بەیانی ئێمە وەکو تیمی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ سەردانی ئەم لیژنەیە دەکەن کە ناوی لیژنەی لێکۆڵینەوە بووە لە دۆسیە ئەم کوڕە کە بە ناوی شیڤان ئازاد بووە و کەیسەکە لەوێ وەردەگرین بزانین ئەم لیژنەیە بە چ بڕیارێک دروست کراوە چۆن دروست کراوە و بە پشتبەستن بە چ مادە و بڕگەیەکی یاسایی لیژنەکە دروست کراوە دواتر بڕیاری داوە بۆیە ئێمە ئەو کاتێکە دوای ئەوەی ئەمڕۆ کەسەکەمان بینی و لێدوان و وتەیمان وەرگرت و برادرانی پۆلیسی هەولێر بە سوپاسەوە هاوکارمان قسەی ئەو چی بوو قسەی شیڤان چی بوو کە ئێوە سەردانتان کردووە دەربارەی گرتنەکەی بەڕاستی من دەمێ ئەوە بڵێم دیارە ئەم کوڕە گەنجە ئێستا لە بارودۆخێکی ئاسایی بوو ئەو کاتێ تیمەکەی ئێمە سەردانیان کرد و ئەوەی کە دیارە من دواتر بیستم باسی ئەوە کرابوو کە بە شێوەیەکی دوور لە مافی مرۆڤ دەستگیر کراوە یا پێشێلکاری بەرامبەر کراوە ئەوەی ئێمە بینیمان ئەم کوڕە شیڤان لە شێوەیەکی ئاساییدا دەژیا و هیچ پێشێلکاریەک لە شێوەی سزادان لێدان بەسەریدا نەبووە و لەو شوێنی لێ و تەنانەت داواکاری لە تیمی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کرد ئەو کاتە داوای کرد کە دەستگا ڕاگەیاندنەکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە شێوەیەک مامەڵە لەگەڵ ئەم دۆسیەی بکەن بۆ ئەوەی بتواندرێت کە پەیامە ڕاستەقینەکەی خۆی بگات دیارە یعنی وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئەگەر ئەم لایەنە وەربگرین ڕەنگە پەیامەکەی ئەم کوڕە کە باز لە بێزاری بووە باز لە نادادپەروەری کۆمەڵایەتی بووە باز لە بوونی گەندەڵی بووە باز لە هەر کێشەیەک بووە کە ئەو کێشانی ئەو باسی کردووە کێشەی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە بۆی ئەو بارودۆخە ناسەقامگیری هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئابووریەوە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە بەڵام شێوازی دەربڕینەکەی جیاواز بووە بۆی کە ڕەنگە ئەوەی کە لە لیژنەی لێکۆڵینەوەکە دیارە ئاماژەیان پێ کردووە ئەم کەسە بەهۆی ئەوەی کارمەندی حکوومەتە کارمەندی پۆلیسە دیارە بەوەی کە بەناو ناوی حکوومەت و کۆمەڵک هێز و لایەن و حیزبی هەرێمی کوردستان و تەنانەت دام و دەستگا هەرێمی کوردستانی هێناوە ڕەنگە ئەم گەنجە بە شێوەیەکی دیکە ئەگە سیر و لێکدانەوەی بۆ بکەین گەنجێکە دڵی پڕوە کۆمەڵک کێشە و معاناتی تایبەتی هەبووە و مافی خۆی بەوەی کە ئەم کێشانەی دەربڕێ و گلەی بکە ڕەخنە بگرێت دیارە بە پێی پرەنسیپەکانی مافی مرۆڤ و لە جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤ و ئەو ئەرکەی کە لەسەر دەستەی سەربەخۆی مافی مرۆڤە زۆر بە وردی چاودێری ڕەوشی مافی مرۆڤ دەکەین لە نێویشیاندا بابەتی ئازادی ڕادەربڕین یەکێکە لە پرەنسیپە گشتیەکانی کۆمەڵگەی دیموکراسی کۆمەڵگەی مەدەنی بەڵام بە شێوەیەک لە چوارچەوەی ئادابە گشتیەکان بێت و ئازادی ڕادەربڕین نەبێتە مایەی تەشیرکردنی خەڵکی دیکە باش ئەمە کەوەی کە باس کراوە ینی بە خوێندنەوەی بۆ کراوەندێکیان پێیان وایە کە بەبێەوەی ناوی هیچ دەستگای ناوی هیچ بەرپرسە ناوی وڵاتێکەوە بە شێوەیەکی گشتی داوای دادپەروەری لە هەموو لایەنەکانەکە لە هەموو جۆمگەکانی دەست هەڵات دەکە
ینی ئەمە خۆی لە خۆی ئازادی ڕادەربڕین نییە ینی پێشەلکردنی مافی مرۆڤ نییە کەسێک لەسەر ئەوەی داوای مافی خۆی بکات داوای مافی هاوڵاتیان بکە لە هەرێمی کوردستانە داوای دادپەروەری بکە لە هەمان کاتدا بگیرێ ئەمە مەترسیەک نییە بۆ سەر ئازادی ڕادەربڕین دیارە من دەمەوێت شتێک بڵێم زۆر جارێت کەش ئەمە وتووە ئەمەی ئەم گەنجە لە گرتە ڤیددیوەکە بڵاوی کردەوە ڕۆژانە و شەوانە لە دەستگاکانی ڕاگەیاندن ئەو میوانانەی داوت دەکرێن ئەم خەڵکی پەیوەندی تەلەفۆنەکان دەکات زۆر لەمەش زیاتر دەڵێ و زۆر لەمەش زیاتر بە شێوەیەک ناڕزایەکانی خۆی دەردەکەواتە بۆچی ئەوەش پرسیاری ئێمەیە و ئێمە ئەگەر نەمانزانی باە ئەم حالەتە حالەتێکی نائاساییە و ئەگەر نەمانزانی باێ کۆمەڵک ئەگەری دیکە هەیە لە چوارچێوەی دەژیرکردنی ئەم کوڕاوە تەنانەت ئێمە وەکو باسم کرد ئێمە تەنها ئەو لایەنشمان وەرنەگرتیە کە بابەتەکە ئازادی ڕادەربڕینە و ڕێگری لێ دەکرێت ئێمە تەنانەت وەکو باسم کردێ لە ڕوونکردنەوەکەی دەسێ سەر بەخۆی مافی مرۆڤ سەرنجمان لە خودی ئەو ماددە و بڕگە یاساییانەش هەیە کە بەسەر ئەم کوڕە یاخود ئەم کوڕە ئەم هاوڵاتی پێدەژیر کراوە وەکو باسم کرد بەهۆی ئەوەی ئەم هاوڵاتیە لە وەزیفەی ڕسمی حکومیدایە واتە پۆلیسی ڕسمی حکوومەتی هەرێمە و ئەوەی کە لە گرتە ڤیددیوەکەش ئەمە ئاماژەی پێدەکات گریمان ئەگەر ناوی لایەنەکانیشی هینابی گریمان ئەگەر ناوی حکوومەتیان ناوی هەر جیهاتێکی هینابی بەڵام ئەوەی ئێمە ئەمڕۆ پێی گەیشین ئەوەیە کە هیچ دەستگایەکی فەرمی یا هیچ کەسێک یا هیچ لایەنێکی هەرێمی کوردستان سکاڵای تۆمار نەکردووە لەسەر ئەم کوڕە واتە ئەم کوڕە بەهۆی ئەوەی لەو گرتە ڤیددیوەیە ناوی هەر کەس و لایەنێکی هینابێ هیچ سکاڵایەکی یاسایی لەسەر تۆمار نەکراوە نە لەلایەن هێز و لایەنە سیاسیەکان نە لەلایەن حکوومەتی هەرێم کە ئەو کەسە ناوی حکوومەتی هەرێمی هێناوە و نە لەلایەن کەسێکیش بە سیفەی ڕسمی یا ناڕسمی کەواتە ئەمەی کە بۆتە مای دەژیرکردنی ئەم کوڕە بەپێی ئەم مادێ و لە ڕێگەی ئەم لیژنە لێکۆڵینەوەی کە لە خودی بەڕێوەبەراتێکە خۆی پێکێنراوە تەنها بریتی بووە لەوەی کە ئەوان ئاماژەیان بەوە کردو ئەمە لە وەزیفەی ڕسمیە کارمەندی فەرمی ئەوانە و بەپێی ئەو یاسانەی کە ئەوان دیارە لیژنەکە گەیشتونێتێ بۆیە من پێش قەراری لیژنەکە یان ناوەرۆکی لیژنەکە ناکەوم چونکە وەک ئاماژەم پێکرد ئێمە بەیانی تیمەکەمان کارەکانمان تەواو نەبووە پێم وایە هەر کەس و لیژنەیەکیش کە لەم دۆسیە بکۆڵیتەوە ئەگەر هەردوو تەڕەفەکە وەرنەگرێ وەکو مەسەلەن چۆن ئێمە ئەمڕۆ سەردانی ئەم کوڕەمان کرد کەیسەکەمان بینی و وتەکانمان وەرگرت وتەی پۆلیسمان بینی بەڕێوە برادرانی پۆلیس لەوێ هاوکار بوون بەندیخانە هاوکار بوون بەڵام ئەمە دیوێکە دیوەکەی دیکە بریتێ لەوەی کە ئەمە ئەو شوێنە فەرمیەی کە بڕیاری ئەو لیژنە لێکۆڵینەوەی دەرکردووە و ئەم گەنجە بە مادەی 433 دەستگیر کراوە پێویستە ئەم لیژنەیەش ببینین و ڕەهەندەکانی ئەم بڕیارە ڕەهەندەکانی ئەم دەرچوونی ئەم مادە یاساییە ببینین بۆ ئەوەی ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ بە ئەرچی خۆمان کە چاودێریکردنە و بە دوواداچوونە بەوردی بگەینە ناو هەموو شوێنەکان ئەمەش دەبێتە یعنی ڕەنگە بڵێم دەرەنجامە ڕاستەقینەکانی ئەم کەیسە دوو سوودی بۆ ڕای گشتی دەبێت یەکەمیان ئەوەیە کە ئەگەر ئەم بابەتات بریتی وە لە پێشێلکاری ئازادی ڕادەربڕین ئەوەی کە ئێستا باز دەکرێت و ئەمە بە مادەیەکی نایاسایی مامەڵەی لەگەڵ کراوە ئەمە پێویستە ئەو مادەیە ئەوە هەمومان لەسەر ئەوەین کە نابێ ئەم حاڵەتانە دووبارە بێتەوە و دەبێت چوارچێوەیەک هەبێ بۆ ئەو یاسایانی لە هەرێمی کوردستان کاریان پێ دەکرێت و ئەگەر بابەتەکەش دەرکەوت کامە حالەتێکی ئاساییە یاخود چوارچێوەیەکی یاسایی وەرگرتووە پێویستە ئەمەشان دیسان ڕایگشتی و میدیا بیزانن بۆ ئەوەی بە هەردوو لایەن هەم ڕایگشتی جوانتر و باشتر و ورتر ئاگاداری ڕووی ڕاستەقینەی کەیسەکە وداوەکە بێت و هەمیش بۆ ئەوەی دەستگابێژی فەرمەی دەستەی سربەخۆی مافێ مرۆڤ لە هەولێرێ ji ber nebûna demî spas ji bo tevlîbûna te dubare dem baş belê temaşevanê nêjam navê nîşanantînên birawe Serê Sibayîro çekdarên Daişê şîrê serxala Smail Beg li Çingal û Cibal hêzên pêşmerge ve êrîş hat têkişkandin.